هیچ شەرەفێک لە ژن کوشتندا نییە. ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن بۆ ئیڤێنتی کۆتاڕۆژی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزان لە شاری هەولێر. بەڕێزان، سەرەتایی چالاکیەکانمان لە شاری سلێمانی دەستی پێکرد. ئەمڕۆ لە شارە ئازیزەکەی هەولێرین. ئێمە ئەمساڵ جەختمان لەسەر دروشمی ئارامی خێزان ئاشتی کۆمەڵگایە کردەوە. کارکردن بۆ ئەم دروشمەش بە تەنها بە یەک کەس و یەک لایەن ناکرێت. پێویستمان بە کۆدەنگی و یەکگرتوویە تا پێکەوە بەرەنگاری بیری توندوتیژی ببینەوە و ڕەسەنایەتی کوردەواریمان بپارێزین کە دوورە لە هەموو جۆرە توندوتیژیەک. ئێستاش پێکەوە دقیقەیەک ئەوەستین بۆ ڕێزگرتن لە گیانی قوربانیانی توندوتیژی و سەرجەم شەهیدانی کوردستان. زۆر سپاس، بفەرمون. داوا لە خاتو سۆنیا جەلی زەنگەنە سینارست و دەرهێنەری کورتە فیلمی حەوتونیوەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی فیلمەکە و هەروەها وتەکانیشان. بەخێر بن، خۆشحاڵم کە ئەمڕۆ لە بەردەم ئێوەم بە خێراتنی هەموو لایەکتانەکەم. دڵخۆشم کە لە ڕۆژێکی وایە لێرە کۆبووینەتەوە. ئێمە بە خۆشحاڵیەوە لە 25 مانگ لە شاری سلێمانی کورتە فیلمی حەوتونیومان پێشکەش کرد، لەگەڵەوەشدا پانێڵێکی تایبەت بە ڕۆڵ و کاریگەری هونەر لە بەرامبەر کەمکردنەوەی بیری توندوتیژی لە نێو کوردستاندا بەڕێوە برد. بەڵام چیرۆکی بەیەکگەیشتنی ئێمە و ئێوە تەنها ئەمە نییە. پێم خۆشە سەرنجتان ڕابکێشم بۆ بینینی کورتە ڤیدۆیە کە چیرۆکی بەیەکگەیشتنی ئێمە و ئێوە ئاشکرا ئەکات. فەرمون. هیچ پاساوێک نییە بۆ توندوتیژی، هەر بۆیە وەرن با پێکەوە کۆتایی بە بیری توندوتیژی بهێنین لە کۆمەڵگای کوردەواریمان. کەمبوونەوەی توندوتیژی لە نێو باڵەکانمان بە مانای کەمبوونەوەی توندوتیژیە لە هەموو کۆمەڵگان. هونەرمەند، سیاسی، وەرزشوان، پیاوی ئایینی، مامۆستا و هەموو چین و توێژەکان، وەرن بە هەمومان پێکەوە ئەم خەمە هەڵگرین و کار بکەین بۆ کەمکردنەوە و نەهێشتنی بیری توندوتیژی. با هەوڵ بدەین لە ڕێگای هونەرێشەوە ڕووداوە ڕاستەقینەکان بگێڕینەوە. کار بکەین بۆ ئەوەی ئەم خەمەی کۆمەڵگا بکەینەوە بە چیرۆک و لە شانۆ و شاشەی سینەما و تیڤی و مۆبایلەکانمانەوە بیبینین، تاکو کەمێک لە ئازاری ژن و کچەکانمان تێبگەین کە ڕووبەڕووی توندوتیژی دەبنەوە، تا لە ئازاری ئەو دایک و باوکانە تێبگەین کە بەهۆی بیری توندوتیژی کچێکیان دەژێر خاتۆ و کوڕێکیان لە زیندانە. وەرن با یەک بگرین تا بتوانین بە یەکەوە ئاشتی و ئاسایشی تاک و خێزان و کۆمەڵگا و دوجاریش ئاسایشی هەرێمەکەمان بپارێزین. هەمومان با هیمەت بکەین لە پێناو زیندووکردنەوەی کەلتوری ڕاستەقینەی کوردەواریمان کە بێبەریە لە توندوتیژی دژی ژنان. وەکو لەم پارچە ڤیدۆ بچووکە بینیمان، کاتە هونەریش بێ بەشنی لەو ئەرکە گەورەی کە بەڕاستی ئێستا هونەر و هونەرمەندان ئەتوانین بەبێ پاسەپۆرت داخلی هەموو وڵاتانی جیهان ببین. ئەو پەیامانە ئەو توندوتیژیانەی کە بەرامبەر ژنان و کچانی ئێمە کرە ڕۆژانە کە بەداخەوە بۆتە دیاردەیەک ژن کوشتن، بەڵام ئێمە توانین لە ڕێگەی هونەرەکەمانە ئەو بەهرەی کە پێمانە بتوانین پەیامی سەدان قوربانی بگەێنین، وەکو بەڕێز جەنابی کاک قوبات جەختی لێ کردوتەوانێ. کورتە فیلمی حەوتونی و نامەوێت زۆر لە کاتان بگرم، بە سەرپەرشتی بەڕێز قوبات تاڵەبانی و بەرهەمی دەستگای میدیایی کورسات بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزانی سلێمانی بەرهەم هێنراوە. کورتە فیلمەکە تەنها بە 3 ڕۆژ وێنەی گیراوە، ستافێکی بچووکی لە پشتەوە بوو، بەڵام ئێمە ئەو گرنگ بوو لە لامان کە بتوانین پەیامی ژن بگەێنین، دەنگی هەزاران ژنی قوربانی بگەێنین. پێم خۆشە بینەری حەوتونی و بین.
کچم بۆ دەرگایە ناکەیتەوە دایکە مەیکەرەوە بابزانین کێیە دایکە مەیکەرەوە تکایە دایکە لارانگیان تی و هەیە توانی لێرە بە ئاشکرا پێمان بڵێ پێویست بۆ ترسە ناکات تۆ لە شوێنێکی پارێزراوە ئێستا باشە؟ کچم ئێستا شتە ناکەم چی بووە؟ کچم تۆ گشت لە مشاردۆتەوە گیان حەجات باشی شکر وەڵا باشم سپاس دەکەم کەی بەس ئاگادار بە حاجی من هەفتەی داهاتوو سەفەرێکمە بێت سبەینە بێ بەسیتە بە سەعات چەند بەخوا چین بەڵام حاجی ئەمەش بێ ئیسفادەیە بەس من نیەم بەسەر چاو سەعات چەند بچین چەند ئەلو ئەلو حاجی ئەی خوا بۆ بڕێ بۆ چه خەتێکی وەرە باش شتێکە پیشان بم ئەمەوێ مانەیەکی کیان داوا کەم کامە داوا بکەم هەدێ نازانم بەخوا لای تۆ تۆڕە نانە هەیە دایکە بەس ئەمە جوانە لێ دیە ئەرە تۆ بۆ وەسی بچی بەلای سەعیەکەتەوە سعیەکانم هەمووی کردووە باوکە حەزەکەم لەگەڵ تۆ دایکم دابنیش ڕاستەکەی سبێنێکە دەرەجەکانی هێنایەوە حاڵان زۆر جوانە بێت حەسەلا چۆ لە بەرچاو دەی ئەسا ئەمرن نەمێنێ ئاوەها بۆ چ کشێکی خانم ئەمە لە جەنابتەوەم دەم درێژەی بۆ ماوەتەوە وە بۆ تۆ شتێکە بەدڵ نەبێیکی بە خەتای من ئەی خەتای کێ خەتای باوکمە 24 سەعاتەم کچە لەگەڵ تۆایە ئەوە لە خۆت بپرسە بۆ کچە هەر لەگەڵ منایە حەسەلا چۆ لە بەرچاو خوا بۆ بڕێ بۆ چ ژنێکی باشە لە بۆ خۆت هەر بەتەنیا دانیشە لارە خان ئەوە ئێستا من هەموو بەڵگە و ڕسم و ڤیدۆکانی تۆم لایە ئەگەر بێت و لە ماوەی 24 سەعاتە ئەو پارەی کە پێ دەڵێن بۆم نەهێنین هەموو ڕسم و ڤیدۆکانە بڵاوەکەمەوە بە تایبەتی شەوەی دایکت دوایی گلەی خۆت لەسەر خۆت سڵامەکەم ناکرێتەوە ئەو چابوو بە چی؟ ئەوە هێنام داینەتۆنت بەلەیە بەیانیتان باش بەیانیت باش کچم بەیانی باش بۆچی تەڵێم شۆ نەخەوتووی نا زۆر باشم شتی هەیە بدەوێ بە دایکی خۆتی بڵێ
نا هیچ شتێک نییە دە باشە وەرە بانانەکەمان بخۆین ئەرێوە چیە وەرتە دایک و کچینە قساکەین بۆ پێت ناخۆشە؟ وەرە کچم دەینانەکە بخۆ ئافێتان بێ بۆ نان ناخۆی؟ ئینا بەرسیم نییە خێر هیچ بووە؟ نا هیچ نەبووە دارە چۆنی پارەکەم بۆیە ناوی هەلەما ئۆ لارەخان پەلێتی باش تۆ وەرە سەرکەوە پارەکەشم بەرێ و هەموو شتەکانیش لای خۆم ئەسڕمەوە باشە نا هەر لێرە پارەکە تێمێ شتەکانیش پسرۆ بابیبینم چییە؟ ئەدەوێت ڕێکەوتنەکە هەڵوەشێنمەوە سەرکەوە دەی لارە وەرە پێشەوە چییە ئەترسیت؟ ئەزانی لارە تۆ بەڕۆ زۆر جوانترین تۆ چیتر دەبێ لە من؟ لارە جان چاک ئەزانم تۆ دایکە بە تەنها لە ماڵم ئێستا فرسەتە فەیسبووکی هەنێ کەسێک بۆ نێرم هەوڵێکیان لەگەڵا بۆ کاتی خۆشیان لەگەڵا بەسەر بەرە هەوڵش بە هەموو ڤیدۆ و ڕسمەکانیان تۆمار بکە لای خۆت و دوایی بۆ میبینێرە ئەو تۆ بەڕاستە من شتی وا ناکەم ئەلو ئەلو
حەقنی لە ماڵی ئێوە دڵنیا بە میوانێکی زۆر شیرین و ڕۆحسوودە بوو. چوو بۆ دایکیشت باشە بەسابە. هێڵی گەرمی بەڕێوەبەرایەتی ژمارە 119 ئەم هێڵە 24 کاتژمێر کراوەیە ئەتوان هەر کاتێمە بەستان بێ یان تووشی هەر ڕوبەڕووی هەر کێشەیەک بنەوە پەیوەندی بەم هێڵە گەرمەوە بکەن 24 کاتژمێر کوچم کراوەیە بە بۆ جیاوازی ئاین و ڕەگەز و تەمەن. من نەقیب شاخەوانم ئەفسەری لێکۆڵینەوەم لەو بەڕێوەبەرایەتی کە باسمان کرد ئەمڕۆ لەگەڵتان هاتووم بۆ پێشکەشکردنی سیمینارێک سەبارەت بە یاسایەکی گرنگ کە پێویستە هەریشێک لە ئێمە بیزانێت کە لە هەرێمی کوردستانە کاری پێکێ ئەویش یاسای خراپەکارانی ئامێرەکانی پەیوەندیکردنە بریتیە لە بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاستە سەر کەسەکان یاخود لەسەر بۆ نمونە هەواڵێک کە ترسم لە ڕاوچێ بخاتە ناو دڵی کەسەکانەوە بۆ نە تۆ لە شارێکدا ئانیشی هەواڵێک بڵاوەکەی تۆ کە ترس و لە ڕاوچێ دروست دەکات لەم کاتێ تۆ بە هەموو شێوەتوانی ئەم یاسایە بەکاربێنیت. فرمو بەڕێز کەی جەنابێ؟ دارە ئادەی پێ بڵێ من شە نایناسم. کوێنێەوە کوێنێەوە فڵامەکە تەواو بێدە خلاصێکە ئەخەمەنی چم لەوە دوو ئەمە چیە چیە لە تۆ؟ چیە؟ دایکە باوکم بزانێم کوژە دایکە تکاو لێگەم ئەیگامەت کرد بۆ میرە لە باوکە نەکردەوە بۆ میرە لە من نەکردەوە دایکە من مناڵ بووم دایکە مناڵی ئاخەڵەتانم دایە تکاو لێگەم من لە ژەرە ڕۆژا بووم من لە بەناو ئێوە ئەم شتانم کردو دایکە تکاو لێگەم دایکە نامەوێت جۆلەکەمی شت بێ شەیان خانم یەکایکە لەسەر هێ من بەرەو تکار دایکە تخوا لەم خۆش بە دایکە شتر نەڵێیت دایکە من قسە بچکۆلانەکەی تۆم دایکە من زۆر ترسا بووم باوەڕم پێ بکە دایکە من زۆر ترسا بووم دایکە مناڵی ئاخەڵەتانم دایە من لە ژەرە ڕۆژا بووم دایکە تکاو لێگەم باوکم بزانێم کوژە دایکە تخوا باوکم بزانێم کوژە دایکە تکاو لێگەم دایکە نەقبولی قسەی جەنابتانەکەم ئەو کچەش بگاتە بەردەستم پەلی بەو ئاسمانەوە بێ کوژە
دادگا بڕیاریدا بە سزادانی تاوانبار سەروەر عەبدوڵڵا کەریم بە زیندانیکردنی هەتاتایی بەپێی ماددە 393 بڕگەی 1 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969. بەساحە و کچە جوانەکەم هەستە باڵی ولا تسيبه ما ادري حسين ئەکتەرە سەرەکیەکان و سینارست و دەرەنەری فیلمی حەوتونیوەکەین فەرمونە سەر ستەیج بۆ ناساندنیان فەرمون. خاتو پەخشان بەر لە میان دێمە لای تۆ بە خێربیت. دوای بینینی ئەم فیلمە پێت وایە کە ئێمە ئەتوانین سینەما یاخود هونەر بە شێوەیەکی گشتی بکەینە هەنگاوێکی نوێ و جددی بۆ گۆڕینی تێڕوانین بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە نێو کۆمەڵگای کوردیە؟ پێشکی ئەم کاتەتان باش زارێکی تر و زۆر سپاس بۆ ئەوانەی کە ئەو ئیشە جوانەیان پێشکەش کردین بە دەرهێنەر و ئەکتەر و هەموو ئەوانەی کە ئیشیان لەگەڵ کردوون. بەڕاستی ئێمە زۆر سپاس بۆ بەشداریکردنم ئەمڕۆ کە کۆتا ڕۆژی هەڵمەتی 16 ڕۆژی بە ڕێنگاربوونەوەی توندوتیژیە دژی ژنان کۆتا ڕۆژی هەڵمەتی نیشتیمانی نەک کۆتا ڕۆژی خەبات بۆ مەسەلەی بەڕێنگاربوونەوەی توندوتیژی و نەهێشتنی جیاکاری دژی ژن کە خۆی بنەمای توندوتیژیە خەباتێکی بەردەوامە و درێژخایەنیشە چونکە ئەسڵی کێشەکە کێشەیەکی زۆر دوور و درێژ و مێژووییە کە ئێستا لێرە زەحمەتە باسی فاکتەرەکانی سەرهەڵدانی ئەو کێشەیە بکەین کە تەمەنی نەک دەیان ساڵ و سەدان ساڵە دەیان سەدان ساڵە. بۆیە ئەڵێم یعنی کۆتا ڕۆژی هەڵمەتەکە. بەڕاستی مەسەلەی هونەر پەیامێکی پێیە و هونەر گەیەنەری پەیامە. خاتو سۆنیا وتی بێ پاسپۆرت ئەچینە هەموو شوێنێکەوە بەبێ ئیزنیش ئەچنە هەموو ماڵێکەوە ئەچنە سەر هەموو شەقامێک ئەچنە ناو هەموو قوتابخانەیەک. هونەر
ئەوە تا لێرە ئەگەر هونەری شێوەکار بێ ئەگەر هونەری ئەوانی تر بێ یعنی هونەر بە گشت بوارەکانیەوە پەیامێکی مرۆڤایەتیە یعنی پەیامی مرۆڤ بوونە اینجا ئەو پەیامە ئەو هونەرە ئەتوانێ پەیامی ئەرێنی و نەرێنی بگەیەنێت و زۆرمان ئەکید ئەزانین کە لە مێژەوە هونەر بەکار هاتووە چ لەلایەن بزوتنەوە سیاسیەکان چ لایەن بزوتنەوە کۆمەڵایەتیەکان چ لایەن بزوتنەوە شۆڕژگێریەکان بۆ گەیاندنی پەیامیان و زۆر جار لە سیستمە دیکتاتۆریەکانە هونەر فرسەتێک بووە بۆ گەیاندنی پەیامێک بۆ گەیاندنی دروشمێک بۆ ناو جەماوەر لە ڕێی هونەرەوە زۆر جار کۆمەلگا ئاشکرا کراوە بە کێشەکانی لە ڕێی هونەرەوە کە ڕەنگە ڕاستەوخۆ بە نەوترابێ بەڵام لە ڕێی کارێکی هونەری جا هونەری شێوەکاری بێ شانۆگەری بێ سینەما بێ هەر بوارێکی تری هونەر لام وایە یعنی زۆرمان ئەوە لە سەردەمەکانی پێشوو ئەوەمان دیوە هەستمان پێ کردووە یا گوێمان لێ بووە و لەسەر ئاستی جیهانیش هەروە بووە بۆیە هونەر بەنسبەت کۆمەڵگەی ئێمە پێم وایە ئێمە هونەری کە زیاتر حرەکەتی تایە و قسەی تایە ئەوە ڕەنگە مولائیمتر بێ لە کۆمەڵگەی ئێمە بۆ گەیانی پەیام یعنی ئاسانترە لە خوێندنەوە ئاسانترە لە بۆیە پێم وایە ئەو شانۆگەریە یا ئەو فیلمە کورتەی کە ئێستا پێشکەش کرا پەیامێکی باشی گەیان سەرەڕای ئەوەی زۆر بە کەرەسەی سادە زۆر بە خەڵکێکی کەم بەڵام توانیان پەیامێکی گەورە بگەێنن پێم وایە ئەوەی من کە زۆر ینی بە کرۆکی پەیامە بەنسبەت منەوە دایەنێم نەبوونی گەرموگوڕی لە ناو خێزانە نەبوونی متمانە دروست دەکات کەسیان متمانەی بەوی تر نییە ئەو مناڵە متمانەی نییە لەگەڵ دایکی لەگەڵ باوکی باسی کێشەکەی بکە لەبەرەوەی خێزانەکە گەرموگوڕیتیان نییە خێزانێکی سارد و سڕە نەتیجەکەی ئەفوو ئەتێڕام کردی فەرموو پێم بڵێ بەڵێ ناوە بەسمەوە نەبوو کە پێت بڕم خەریکم بەڵێ هیوادارم ینی جەنابەت وتە بیکەین بە سەرەتایەک ینی وەکو هەنگاوێکی نوێ من پێم وایە بەکارهێنانی هونەر بۆ گەیانی پەیامەکان نوێ نییە بەڵام لەنێو کۆمەڵگەی ئێمە لەناو کۆمەڵگەی ئێمەشە یعنی من خۆم زۆر جار شتم کەیەتەوە یاد لە سەردەمانی پێشوو چۆن لە ڕێی شانۆگەریەکەوە کە مەسەلا لە قاعەیەکی لە سلەیمانی لە هەولێر کە کراوە لە سەردەمانێکی دیکتاتۆریە پەیامەکەی خەڵک تێگەیشتووە چییە هونەر ئەوەیە کە خەڵک لەزەتی لێ ئەبینێ بۆ نمونە لە مەسرح یا لە سینەما لە عینی وەختیش ئەو پەیامە لە لای ئەچەسپێ بۆیە ئەڵێم نوێ نییە بەڵام بەداخەوە لە هەندێک کێشە کۆمەڵگەیەکانە هێشتا بەو ئاستە بەکار نهاتووە یعنی کە ئەکرێ فراوانتر بێ و زۆر زیاتر بەکاری بێنین ئەتوانین لە سەر جادە لە باخچەکان لە ناو قوتابخانە لە ناو زانکۆ لە هەموو شوێنێک بە کارێکی سادەی کورت چەند دەقیقەیەک 10 دەقیقە چارەکێک یعنی سەمە چەند بوو وەختەکەی بەڵام پەیامی گەورە بگەێنین بۆیە ئەڵێم بەڵێ ئەتوانین هونەر بەکاربێنین بەڵام بە فراوانتر زیاتر و لە شوێنە گشتیەکانە
لە گوندەکان لە شارە بچووکەکان لە هەموو شوێنێک ئەتوانین بەکاری بێنین. دەست خۆش بێت خات و بەخشان. کاکێ من میرانی دێمە لای تۆ بەخێر بیت. پرسیارێکی جیاواز بۆ تۆ وەکو پیاوێک کە لێ ڕێسە بینەری فیلمەکە بووی هەست چۆن بوو کە پیاوێک بۆ تۆ هۆی تێکدانی هەست و ژیانی کچێک و لە دواییە تێکدانی شیرازەی خێزانێک؟ زۆر سپاس بۆ سۆنیا خان و تیمەکەی کورتە درامایەکی زۆر باش و پەرمانایان پێشکەش کردین. من وەکو کەسێکی ئەکادمی تەرکیزم زیاتر لەسەر تاوانە بەقەدەوەی لەسەر تاوان کار بێ ئایا ڕەگەزی نێرە یان ڕەگەزی مەیە و تاوان زۆر جار دەبەسرێتەوە بە مێژووی ئەو کۆمەلگایی تاوانەکەی لێ ئەنجام دەدرێت. ئەو وڵاتانەی ئێمە لە علومی سیاسیە لە زانستی سیاسەتە وڵاتی وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان بە وڵاتانی دوای شەڕ یان وڵاتانی ناو شەڕ پۆست کۆنفلێکت سۆسایەتی یان کۆنفلێکت ئەفێکتد سۆسایەتی ناسراون. ئەو وڵاتانەی 100 ساڵە لە ناو ململانێن، ئەو وڵاتانەی کەمترین کاتی ئۆقرەی و سەقامگیریان بەخۆ بینیە. لەو جۆرە وڵاتانە نەخۆشی زۆر دروست دەبێت. یەک لەو نەخۆشیانە تونند و تیژیە بە هەموو فۆرمەکانێ. تونند و تیژی دژی ئافرەت، تونند و تیژی دژی خێزان، تونند و تیژی دژی منداڵ. لە وڵاتی وەکو عێراقە کە 100 ساڵە لە ناو تونند و تیژیایە بۆ چارەسەرکردن درێژکردنی پەنجەی تۆمەت بۆ یەکتری بۆ پیا و ئافرەت بۆ پیا و پیا بۆ ئەفرەت نامەنگەینێتە هیچ شوێنێک. ئێمە دەبێت بەیەکەوە کار بۆ کولتوری یان پەروەردەی ناتوند و تیژ بکەین لە بیئەیەکی پڕ و تونند و تیژیە. هونەر یەک لەو ڕێگانەیە کە هێزی نەرمیە. ئەمە دیسان لە زانستی سیاسەتە هێزی ڕقمانەیە، هارد پاوەرمان هەیە لەگەڵ هێزی نەرمان لەگەڵ سۆفت پاوەر. ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ هێزی ڕقمان لەدەستە، پۆلیسی هاتوچۆ موسساتی دیکەی جێبەجێکردنی یاسا هێزی ڕقن. بەڵام لەو کابینەیە لە وەزارەتی ناوخۆیە زۆرترین ئیش لەسەر هێزی نەرم کراوە. ئاخر کۆبوونەوە بە سەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆ لەگەڵ ئەنجومەنی باڵای خانمان و بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و کۆمەڵێک ڕێکخراوی سەر مەشقی مافەکانی ئافرەتان و ژنان باش لە میکانیزمی دیکەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی کرا. باز لەوە کرا کە کۆلەکتیڤ ئاکشن پێویستە بۆ چارەسەرکردنی یان بۆ کەمکردنەوەی زەمینەکانی تونند و تیژی. بەڕێزان حکوومەت بەتەنیا ناتوانێت ڕوبەڕووی تونند و تیژی بێتەوە چونکە ئەوەی حکوومەت دێکا بەگشتی مەبەستم وەزارەتی ناوخۆی وەکو هێزەکانی پۆلیس و بەڕێوەبەرایەتەکانی بەرگری بەڕێوەبەرەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئیش لەسەر ئەنجام دەکەن. گرتنی کەسێکی تاوانبار کارێکی زەحمەت نییە، بەڵام ڕێگریکردن لە تاوان، ڕێگریکردن لە دروستکردنی تاوان خاڵە مهمەکەیە. ئەوە بە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی دەکرێت، بە گفتوگۆی لەو جۆرە دەکرێت، بە درامای لەو جۆرە دەکرێت کە هەوڵ بدرێ هزری ناتوند و تیژی بڵاو بێتەوە. دەست خۆشت بەڵام وەڵامیەوە نەدام و هەست چۆن بوو لە بیر؟ من باوکم دوو کچی جوانم هەیە، لەبەرەوە ئیحساسم ئازارم دەدا کاتێک شتیوا دەبینم. زۆر سپاس. دەست خۆش بێت. تێڕوانینی تۆ چۆنە لە بەرامبرەوەی کە بە چ ڕێگایەک ئێمە بتوانین کار لەسەر گۆڕینی و عەقڵیەتە بکەین لەنێو کۆمەڵگایە بە شێوەیەکی گشتی وەگوتە دەسە باس لە هێزی ڕق کرد. ئەو هێزە نەرمە ئەتوانێت کە بیگۆڕێت؟ پەروەردە لە پەروەردە زیاتر چارەسەری دیکەمان نییە. پەروەردە مەبەست بەڕێزان تەنیا قوتابخانە نییە، گفتوگۆی لەو جۆرە پەروەردەیە. ئەوەی دام و دەستگاکانی کۆمەلگەی مەدەنی لەناو کۆمەلگا دەیکەن پەروەردەیە. ئێمە پێویستە کار لەسەر پەروەردەی ناتوند و تیژ بکەین. ئەوەی لە ناو خێزانەکان دایالۆگ دروست ببێ ئەمە پەروەردەیە. ئەو کەسەی لە ماڵی خۆی جوان پەروەردە بکرێ لە دەرەوە تونند و تیژ نابێ. ئەوەی احترامی دایکی خۆی بگرێ تەحەڕوش بە هیچ کەسێک لەسەر جادە ناکە. پەروەردە لەبەرەوە چارەسەر بەلای من پەروەردەیە. زۆر باشە. دەست خۆش کاکە من. مەمنون. خاتو سۆفی کۆهین وەکو نوێنەری کۆنسڵخانی بەریتانیا بەخێر بێت. هونەر و بە تایبەت
سینەما چۆن دەتوانێت کە کاریگەری لەسەر کۆمەڵگایەک دروست بکات لە ڕووی پەروەردەیی و بەرەنگاری و نهێشتنی توندوتیژی لە نێو کۆمەڵگایە. Thank you very much, and I would absolutely echo what the two panelists just said about the importance and I think quite a unique role that art can play in having very difficult conversations about the issues that we face in society, whether that's gender violence, for example, the topic of today's discussion. I think when you read a dry report about a subject like this, which is full of statistics, it's very hard to absorb that message and for it to have an impact. And what's so special about art, particularly cinema or film, is that a person's story, a person's narrative can be told. And I think art really has the ability to break down stereotypes and to challenge societal stigmas. And as we saw in this film just now, I think also to create empathy for characters and to understand their hopes, their dreams, and the predicament that they face. And film obviously does this in a really compelling way because the image is, you don't even have to use your imagination, the screen just tells you the story. So I think that great art can do that, and it does do that. And I studied Russian literature at university, and before this panel I was thinking about the great Russian writers of the 20th century who wrote about political oppression and used poetry to tell their story about the suffering that the Russian people endured in the 1930s, for example. So I absolutely agree, and I think it's a nice way to end this month of activism around gender-based violence to talk about the role that art and culture can play in spreading this message. So yes, a very key role, I think, that it has to play in breaking down stereotypes and getting the message across to people who might otherwise be hostile to thinking about this issue. And I think that's another brilliant thing about art, is it enables people to have a conversation in a non-threatening way, as we're doing in this panel. Okay. لە هەر وڵاتێکە لە نێو هەڵ کۆمەڵگایەکە توندوتیژی هەیە بەرامبەر بەژنان و چینەکانی تریشە، بەڵام ڕێژەکە گۆڕێت لە کۆمەڵگایەکە بۆ کۆمەڵگایەکی تر. ئایا لە نێو وڵاتەکەی تۆیە گرنگترین یاخود کاریگەرترین و ڕێگانەی کە گیراونەتە بەر چین بۆ ڕوبەڕووبوونەوەی و توندوتیژیە؟ I'm so sorry, I missed the first part of your question, but I think you were asking about what gender-based violence looks like in the UK and how we are trying to combat that in the UK. So I think the first thing I should say is that this is unfortunately a universal global problem, and we in the UK are not immune to this problem at all. Ahead of this panel, I was just doing some research about this, and I was absolutely horrified to read that 200 women every day report incidents of rape to the authorities. It's an extraordinary figure, and only 1% of those reports lead to a formal charge. And the other statistic that I read was that on average between 50 to 100 women are killed every year in the UK, and many of those women are killed by their partners. And I think it's an interesting moment to be having this conversation and to ask, well, what's going on in the UK? I think the Me Too movement, the Me Too movement that started off in the US after the allegations made against Harvey Weinstein, that also triggered a similar conversation about, well, what's happening to women in the United Kingdom. 2 years ago, a woman was killed in London in her 30s
She was stopped by a policeman. Her name was Sarah Everard. She was stopped by a policeman who arrested her and accused her of violating COVID regulations. And it was all just an excuse to kidnap her. And she was raped and she was murdered. And she trusted this individual because he was a policeman. He was a figure of authority. And it absolutely horrified people in the United Kingdom and really raised questions about misogyny within the police force. And the government has been spurred to take action on this, which I thought might be interesting to sort of highlight here today. So my understanding, and I'm no sort of expert on this, is that the government has launched a strategy to combat gender-based violence in the United Kingdom. And that is taking a kind of holistic approach to considering this. So, Dr. Hem, you were talking about the role of education, for example. So it's about bringing in different actors, different stakeholders who can play a part. So, addressing this when children are young, but also doing sort of tangible things like street lighting, making sure that our streets are well lit in the evening so that women feel safe walking home at night. I know that I don't feel safe walking home at night when I get out the tube, so the underground, the metro in London, and I have to run back to my house. And myself and most women I know, we will be clutching our keys in our hands because you never know what might happen. And the other thing, sorry, I know I've been going on for a little bit. The other thing that I wanted to note was that the government passed a law 2 years ago, so a domestic violence bill law, which existed beforehand, but my understanding is that it has expanded the definition of what domestic abuse means. So whereas previously domestic abuse was simply, you beat up your wife or your husband, now the definition has been expanded to mean psychological abuse, emotional abuse, coercive behavior, economic abuse, which is very interesting if you think that the husband or one partner might be the main earner in the family and might withhold money as a form of blackmail and control over the other person. So it's a conversation that's evolving and that by no means is perfect in the UK either. سپاس بۆ تۆ خاتوسۆ فەرموو. ئەگەر ئیجازە هەبی یەک کۆمنت لەسەر ئاخر بڕگەی ئەو قسانەی ئەو خاتوونە فەرمووی بۆ ئەوەی کۆمەلگەی خۆمان بەڕەشی نەبینین هەندێک بابەت بەتایبەت ئەوەی پەیوەندی بە ئابووری خێزانەوە هەیە تا ئێستاش لە زۆربەی خانەوادەکانی کوردستان ژن وەزیری دارایی ماڵەوەیە. یعنی ئەوەی خاتوون باسی کرد بۆ نمونە ڤایۆلیشن لە مەجالی داراییە لە مەجالی ئابووریە شکر لە کوردستان ئەمە دیاردەکی زۆر بەربڵاو نییە چونکە لە زۆربەی عائیلەکانمان داپیرەکانمان دایکمان خێزە من تا ئەو لە حەزێش لە ماڵی خۆم نازانم چەند دینارم هەیە لەبەرەوەی هەموو دارایی ماڵ لە بەردەستی خێزانمە. زۆر باشە. لەبەرەوە ئەو کێشەیە شکر لە کوردستان نییە مەبەستم با دیوە جوانەکانیش ببینین. دەست خۆش بێت. خاتوسانە کاروان دێمە لای تۆ بەخێر بێت. بەڕێوەبەری پەیوەندیەکان لە UN بەخێر بێت. خاتوسانە دوای بینینی ئەم فیلمە تۆ پامێکت هەیە لەسەر یاخود پێناسەی تۆ چییە بۆ ئەو کەیسەی کە لە نێو فیلمەکەیە بینیت و ئەو واقعەی کە ئێستا لە نێو کوردستانە زۆرە و ڕنگدانەوەی زۆرە. سپاس. فیلمەکە من ئەمە باسی شتێکی تر بکەم پێشەوەی بێمە سەر فیلمەکە ئەویش ئەوەیە کە توندوتیژی یان هەم کارەسات یان ناخۆشی لە هەموو ماڵێک و هەموو گەڕەکێک و هەموو شارێک ڕوئەت ئێمە هەموو ئەو کێشانە نابینین هەموو ئەو ستۆریانە نابینین بەڵام لە ڕێگەی هونەر و میدیاوە ئەو ستۆریانە ئەو چیرۆکانە یەنە ناو مۆبایلەکانمانەوە یەنە ناو تەلەڤیزۆن و ماڵەکانمانەوە لەبەرەوە گرنگە کە پەرەیەکی زیاتر بین بەوەی کە لە ڕێی میدیا و هونەرەوە کێشەکان پیشانی خەڵکی بین. فیلمەکە بۆ چیرۆکی فیلمەکە کە لە چیرۆکێکی ڕاستیەوە وەرگیراوە
طبعا لێرە من ناتوانم ئەو قسە ینی ئەوە بڵێم کە ئەبوایە کەسەکە خۆی بەشدار بووایە بەڵام هیوادارم کە بتوانین لە داهاتووە ئەو کەسانەی کە سەرڤایڤەرەکان ئەو کەسانەی کە ڕزگار بووی توند و تیژین خۆیان بێن و خۆیان قسە بکەن خۆیان چیرۆکەکانی خۆیان باس بکەن بۆ ئەوەی کە بتوانن ببن بە ئیلهامێک بۆ ئەوانەی تر کە خۆیان شاردۆتەوە و نایانەوێت باسی ئەو شتانە بکەن کە تووشی بوون یان پێیان تێپەڕێون لەبەرەوەی کاری سینەما گەیاندنی پەیامەکە و خودی بیرۆکەکەیە ڕەنگە ئەوانەی کە بەڕاستی تووشی ئەو ڕووداوە بووبن لە زۆر لایەنەوە بە تایبەتی لایەنی ئەمنی نەتوان کە دەرکەون وایە بەس قسەکانم تاوا بکەم ببوورە طبعا منیش پێم وتی وتم کە ئەو کەسە ناتوانێت خۆی بێتە ئێرە بەڵام هیوادارم لە داهاتووە بتوانین لە ڕێگەی هونەرەوە لە ڕێگەی میدیاوە هانی ئەو کەسانە بین کە خۆیان بێن و خۆیان قسە بکەن من قسەکانی ئەم بەڕێزانە دووبارە ناکەمەوە هونەر شتێکی تازە نییە بۆ پیشانانی چیرۆکەکان و کێشەکان بەڵام لەوانەیە تازە بێت بۆ پیشانانی کێشە کۆمەڵایەتیەکان بەڵام لە ڕێی هونەرەوە ئێمە توانین بۆندێکی پەیوەندیەکی عاتفی دروست بکەین لە بینی خەڵک و ئەو کەسانەی کە ڕۆڵ ئەگێڕن وا ئەکەیت بینەر بتوانێت بەلایەنە مرۆڤانەکە زیاتر سەیری ئەو کارە هونەریە بکات یان لە ڕێگ یان ئەوەی کە لە میدیا پیشانەیرێت و بتوانێت پەیوەندیەکی لەگەڵا دروست بکات و عاتفەی بجوڵێت بۆ ئەوەی کە زیاتر فێر بێت و بتوانێت کە ئەو نەریتانە بشکێنێت و لە ڕێگەی هونەرەوە تۆ توانیت ئەو بیرۆکانەی کە لە مێشکی ئێمەیە هەیە کە لە مناڵیەوە پێمان وتراوە لە ناو خێزانە یان لە ناو کۆمەڵگەیە ئێمە توانین لە ڕێی هونەرەوە بیشکێنین یان لە ڕێ میدیاوە بیشکێنین بۆ نمونە من نازانم کە چیرۆکێکی وا هەیە لە ماڵێکا کە من لە سلەیمانیە ژیم لە شوێنێکی تر ڕووی یابێت بەڵام لە ڕێگەی هونەرەوە پێم زانی ئێستا ئەتوانم کە باشتر لەو معاناتانە تێ بکەم کە ئەم کەسانە پیایە تێ ئەپەڕن و هونەر و میدیا تەنها ڕۆڵی ئەوە نییە کە هۆشیاری بڵاو بکاتەوە لە ئەخیرا ئەبێت کللتورێک دروست بکات کە بەردەوامی پێ بدرێت ناتوانین ئێمە بەس هەم لە حملەی 16 ڕۆژەوە یان لە ڕێی فلیمێک و دوانەوە یان لە ڕێگەی سوشەل میدیا و کامپینەکانی سەر سوشەل میدیا و میدیاوە بەس بڵێن ئەوە ئۆکێ ئەمە فلیمێکمان دروست کرد ئەمە کامپینێکمان بڵاو کردەوە ئەبێ کللتورێک دروست بکەین کە بە ئینگلیزی پێڵێن invented culture یعنی تۆ ئەو کللتورە دروست کردووە بۆ ئەوەی کە بەردەوامی هەبێت لە ناو کۆمەڵگەیە و جیلەکانی دواتر بتوانن لێوەی فێر بن بۆ ئەوەی کە هەم وەکو دکتۆر هێمن وتی لە ڕێی پەروەردە و لە ماڵەوە کە من توانیم ڕێز لە دایکم بگرم و براکەم ڕێزی لە من گرت ئەو کاتە هەردووکمان کە گەورە بووین و شومان کرد و ژنمان هێنا مناڵەکانمان لە ئێمەوە فێر ئەبن لەبەرەوە ئەو پەروەردە و ئەو کللتورەی کە دروستی ئەەکەین بەردەوامی ئەبێت و من حەزەکەم باسی شتێک بکەم ڕۆژی پێنجشەممە UNFPA ڕوودا و ڕێکخراوی سید پارتنەرشیپێکمان ئیمزا کرد بۆ پێگەیاندنی ژنان و کچان لە میدیایە و ئەو پارتنەرشیپی کە ئیمزامان کردووە بۆ 12 مانگ بەردەوام ئەبێت و ژنان و کچان ئەوانەی کە حەزیان لە میدیایە ترێنیان ینی ڕاهێنانیان پێکرێت بۆی کە ببن بە میدیاکار بەڵام میدیاکارێک کە ethical journalism خوێنن پێش هەموو شتێک و دوایەوە بتوانن ئەو کەلیماتانەی کە ئەبێت بەکار بێت sensitive language بۆ باسکردنی مەواضعی کە علاقەی بەسەر تەندروستی ژنانەوە هەیە علاقەی بەسەر توندوتیژی دژی ژنانەوە هەیە یان توندوتیژی خێزانیەوە هەیە بتوانن باسی بکەن و هیوادارین کە ئەمە ببێت بە ڕێگەی ینی حەلێک بۆ ئەوەی کە لەمەولا لە ڕێی میدیاوە یان لە ڕێگەی هونەرەوە بتوانین کە ئەو وێنە ناشرینەی کە پێشتر هەبووە بتوانین باشتری بکەین
و بەردەوام بین لەسەر ئەوەی کە نەکەر تەنها فلیمی نێگەتیڤ ینی نەک فلیمی نێگەتیڤ ینی بە نێگەتیڤی شتەکان پیشان نەی شتە پۆزیتیڤەکانی کۆمەڵگە پیشان بین کە دروستمان کردو کە هێناماتە ناو کۆمەڵگەوە. زۆر باشە. زۆر باسی میدیات کرد. ئایا میدیا بە چ ڕێگایەک یاخود چۆن دەتوانێت کە ئەو بیرە دووبارە بە پۆزیتیڤ بکاتەوە دووبارە ئەرێنی بکاتەوە لە نێو خەڵکە بە تایبەتی لە نێو خێزانە؟ من پێشەکەوتم ئەو ژنانە و ئەو کچانەی کە ئێمە ڕاهێنانیان پێ ئەەکەین لە بۆ ئەوەی کە ببن بە میدیاکاری تازە بە شێوازێکی پرۆفشنەڵ ڕاهێنانیان پێ ئەکرێت بۆی کە بزانن چۆن باسی ینی کەیسێکی ژن کوشتنەکەن کەیسێکی ئۆنەر کیلینەکەن کەیسێکی ینی مەسەن کە شتێک علاقەیە بە بەسەر تەندروستی ژنانەوە کاتێک کە توانیمان میدیاکارەکان بتوانن بە جوانی ئەو وێنەیە پیشان بن بە پۆزیتیڤی ئەو وێنەیە پیشان بن ئەو کاتە توانین میدیا بڵێن کە میدیا ڕۆڵێکی پۆزیتیڤی گەڕاوە لە باشترکردنی ئەم کێشەیە. زۆر باشە دەست خۆش خاتوسانە خاتو پەخشان دێمەوە لای تۆ بۆ پێشکەشکردنی وتەی کۆتاییت. بەڵام قسەی تردماوە فەرموو بڵێ. بەڕاستی من هەموو جارێک ڕێنگە لە زۆربەی ئەو جارانەی کە قسەی تیا ئەەکەم ئەوە تەکی دەکەمەوە ئێمە باس لە توندوتیژی بەرامبەر بە ژن کە ئەیکەین باس لە توندوتیژیەکەکەین کە لەسەر بنەمای جەندەرە لەسەر بنەمای ئەوەیە کە ئەوە ژنە ئەگینا توندوتیژی هەیە لە کۆمەڵگا پیاو بەرامبەر پیاو ژن بەرامبەر ژن وە تا دوایی بەڵام باز لەو توندوتیژی ئەەکەین کە لەگەڵ ژنەکرێ لەبەر ئەوەی ژنە لەبەر ئەوەی هاوتانیە لەگەڵ پیاو ئەمە زدی پیاو نییە کاک دکتۆر ئەمە مەسەلەی پرۆسەیەکی مێژووی دوور و درێژە ڕەنگە ئێستا ئەکید زەحمەتە لێرە باسی بکەیت لەبەر ئەوەی ژنە لە پلەی هاوڵاتی بوونە پلەکەی کەمترە هەموو وەزانین لە ڕووی یاسایی لە ڕووی هەتا دوایی ئیشارەتی سەعادەکەن و تواناسە یعنی نەهێشتنی توموتیژی بە بۆچوونی بەندە کارکردنە لەسەر نەهێشتنی جیاکاری کە ئەویش ڕاستە پەروەردە ئەساسە کۆڕ و کۆبوونەوە و سمینار شتێکی باشە لە پاڵ ئەوە کردداری ئەبێ بەرنامەی کردداریمان هەبێ لە ڕووی یاسا و جێبەجێکردنی یاسا لە ڕووی خزمەتگوزاری ئاسانکاری بۆ ژن لە ڕووی تەندروستی لە ڕووی ئابووری و هەتا دوایی یعنی بە تەنها ئێمە هەر خەڵک تەلقین بکەین هەر قسە بکەین ئەوە پێم وان نییە ئامانجەکە بە باشیە پێکێ ئەبێ لەگەڵیشە هەنگاوی کردداری هەبێ و لە هونەر یەکێکە لەو بوارانەی کە لە هەنگاوی کردداریە ئەتوانێ هاوکارێکی زۆر باش بێ و دەست خۆش خاتر و پەخشان کاک میران دەمە لای تۆ بەڵام ئەگەر بکرێت بە کورتی. زۆر باشە پێم وایە یەکێک لەو کارانەی کە پێویستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و میدیا و هەمووانەی لەو مەجالەیش دەکەن کار لەسەر یەکتر ناسینی نێوان هەردوو ڕەگەز بکرێ یەکتر بناسین قسە لەگەڵ یەکتری بکەین هەوڵی وەک یەکتر هەوڵ نەدەم بۆ نمونە من هەوڵ نەدەم ژن وەکو منی لێبێ ژن هەوڵ نەدا پیا و وەکو ژنی لێبێ لەبەرەوەی ئێمە دوو بوونەوەرین بە جیاوازەکانمان جوانین ئەوەی کتێبی women are from Mars men are from Mars women are from Venus بخوێنتەوە دەزانێت کە ئێمە زۆر شتمان لێک جیاوازە دەتوانین لە ئەنجامی یەکترناسین و ڕێزگرتنی جیاوازەکانی یەکتری باش پێکەوە بژین هەندێک جار مەشاکلەکان ئەو کاتە ڕوو دەدەن کە پیاوەکان دەیانەوێت ژنەکان وەکو خۆیان لێبێ و ژنەکان دەیانەوێت پیاوەکان وەکو ئەوانیان لێبێ خێزانی بەختەوەرە و خێزانەیە کە ژنەکە هەوڵ دەدا وەکو ژن بێ و پیاوەکە هەوڵ دەدا وەکو پیاو بێ. زۆر سپاس. من میرانی زۆر سپاس بۆ تۆ خاتو سۆفی دەمە لای تو وتەی کۆتاییت پێشکەش بکەی بفەرموو. Thank you. I just wanted to reinforce
the message from today about the power of art and culture to humanize this experience and this issue. And I think that it's important that as governments we continue to support those kind of initiatives because artists have a voice that civil servants do not have or government officials, and they have a powerful, unique ability to put forward important messaging. So it's something that we should continue to support. Thank you. سپاس بۆ تۆ دووبارە بەخێر بێت. خاتوسانە وتەی کۆتایی سپاس. ئەمێ بڵێم هونەر و دەست پێشخەریە میدیاییەکان بە تێپەڕبوونی کات و بەردەوامیان ئەتوانن نۆرمە کۆمەڵایەتیەکان بگۆڕن و بۆ ئەوەی کە ڕزگاربووان بتوانن کە هێز و تینیان بۆ بگەڕێتەوە لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی هونەرەوە ئەتوانێت یان سۆشەڵ میدیا پلاتفۆرمێک بن بۆ ئەوەی کە ئەوانیش دەنگی خۆیان بگەن و هەم ئازارەکانیان بیرچێتەوە هەم هانی ئەوانەی تریش بن کە قسە بکەن و بێدەنگ نەبن لەو تونند و تیژانەی کە ڕوبەڕویان نبنەوە. دەستخۆش زۆر سپاس بۆ میوانانم کە وەکو پانێڵست ئامادە بوون سپاس بۆ ئێوەش کە گوێگر بوون وەکو سینەماکارێک لێرە هیوادارم کە بتوانین لە هەنگاوی نوێیە و لە ئایندە بتوانین لە ڕێگەی لە دوای میدیایە لە ڕێگەی سینەمایە بتوانین بیری تونند و تێژی لە نێو کۆمەڵگایە نەهێڵین و کاڵ بکەین و بتوانین دووبارە ئاشتیەکی بەرقەرار بگەڕینەوە بۆ کۆمەڵگا. زۆر سپاس بۆ ئێوە. لە کۆتا بورگە ئیڤێنتەکەمان دوا پەیام لەلایەن خات و ئاشتی عەبدوڵڵا ڕاوێژکاری جێگری سەرۆک وەزیران بەڕێز قوبات تاڵەبانی بۆ کاروباری ژنان پێشکەشەکرێت با بەڕێزیان فەرمونون. ئاشتی خان ئەگەر فەرموویت. ئەم کاتتان باش هیوادارم لە ماوەی 16 ڕۆژی ڕابردوو توانی بێتمان هەنگاوێکی ترمان نابێ بۆ ئەوەی کە کار بکەین تاکو نەکەر تونند و تیژی کەم بکەینەوە بەڵکو تموحێکی گەورەترمان هەیە بۆ ئەوەی کە بیری تونند و تیژی بگۆڕین. بەڕێزان لە 16 ڕۆژی ڕابردوو نووسینگەی بەڕێز جێگری سەرۆک وەزیران کۆمەڵێ چالاکی و کۆمەڵێک کاری کرد بۆ ئەوەی کە پلان و بەرنامەی خۆی سەر لە نوێدا ڕێژێتەوە. ئەم 16 ڕۆژە بۆ ئەوە نیە ئیتر کۆتایی بەکارەکانمان بین و ئەمڕۆ قفڵیکەین ئێمە سبەینە دەست بەکارەکەین. لە ماوەی 16 ڕۆژی ڕابردوو بیرۆکەی پلان و بەرنامە و استراتیجی نوێمان لەگەڵاڵە بووە بۆ هیوای ئێمە و ئێوە پێکەوە بە هەمومان بتوانین کار بکەین تاکو کۆمەڵگەی کوردی بخەینەوە سەر ڕەسەنایەتی و دوور لە تونند و تیژی بێ. ئەوەی کە من تەنها ماوەتەوە بیڵم لێرە سوپاسی هەموو لایە بکەم ئەمڕۆ کە لێرە ماندوومان کردن ئامادە بوون و جارێک کە ئەیڵێن هیچ شەرەفێ لە ژن کوشتندانە. سوپاس بۆ هەموو لایەکە.